بازارێ خانوبەرە دهۆک و بازارێک سست و خاوە. ژەگەرڤەدان و کارتێکردن شەڕێ ئەمریکا و ئیسرائیل گەل ئیران کارتێکردن هەموو بازاری کریۆژواژی بازارێ خانوبەرە دهۆک. ماهەچەرانی خۆدانە ئێژی نووسینگەهەیە کڕین و فرۆتنا عەرد و خەنیە و بەحسێ کارتێکردن سەر بازارێ و هەندەکات. باور بکە خۆ ئەبی شەریت ئەتیرە هەمی چی کۆکیری لە هەمی تجارەتێکیری هەمی شولۆگیری ینی باور بکە خۆستی کۆمە ینی کەس نۆیتە چی کۆمەدەش بەروی واڵایی بەێ ینی مشتری چی کۆمەدۆنینە مەتەرەن کڕین و فرۆتن نینە بەروی وەڵعێ شەڕی ئیرانی و ئەمریکا ڕاستی گوێمە بەسی لە غبارە کۆدیگەیتە کیری چاوبت و کۆدی حەلبت حەلنابت و ئەمە بەتاتەن عام هەمی شقە كرين فروتنينا عرضنينا شو كرين فروتنينا سكومانا ساعات شان صحكي دو مكتب سه مكتب چهار مكتب سەرۆکە کۆمەڵە خانوبەرە دهۆک جیت بێژێت ژبلی کارتێکردن شەڕی هەندێک کۆکارین دنجی هەینە و ژبلی نەبوونا بازاری بەهای عەرد و خانیە هەروەکو خۆمایە. هەمی کارتا تاثیرا لێبووی بەس خانوبەرە ئەو ژەیەکی شوان کارتایەک و تاثیرا لێبووی و سیکای بچێکێ یا سستا بگاف كده أكيد بس هنده كار ديجي هنا الجبر رمضان جرى تأثيرات خاصة أفرج الدموعي كعرفات عيدنا عالم بعيد بيوم مجيلة وبرمضان بيوم مجيلة بيجي أوجي تأثير شولمات كات وبلنبونا دولار جنيه مستقرة دولار يجهشتيا حدا كبلند وقت دولار بلند بيت سيكما تأثيرات تكران أفهمي سيشار هكرة يدوينا أجري هندي وفترة طبعا سيكما یا راستیا یا باشنینه نسبت بها تشتی باش او بگاه بها نهاتی نخوره حتی که بها هر بها دهوکی وکی خونه بها بلندن خاصتا داخلی دهوکی گلکا بلنده ولی هەر ساڵ گەل دەستپێکردنا وەرزێ بەهارێ بازارێک کڕین و فرۆتنا عەرد و خانیە گەرم دەبوو لەگەڵ کرێکردنا شقیان لێ ئەف ساڵ بازار سست و خاوە. شێوە خەدر کورسان نیوز دهۆک.